ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە. سەرتاش بە سەردیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. هێرشی پەهبادی کۆماری ئیسلامی بۆ سەرکەمپەکانی کۆمەڵی شۆڕشگێڕان لە ناوچەی زەرگێزەڵە. گواستنەوەی زیندانیانی سیاسی بۆ زیندانی ناوەندی سنە. درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. یەکشکاندنی موشک و پەهبادەکانی کۆماری ئیسلامی لەلایەن ئیماراتەوە و هێرش بۆ سەرگەشتێکی بازرگانی بەریتانیا لە گەروی هورمز. هێرشی پەهبادی کۆماری ئیسلامی بۆ سەرکەمپەکانی کۆمەڵی شۆڕشگەڕانی زەحمەتکێشانی کوردستان لە ناوچەی زەرگێزەڵە. بەیانی ئەمڕۆ چوارشەمە 20 ڕەشەمە بۆ جارێکی دیکە کەمپەکانی کۆمەڵی شۆڕشگێڕان لە ناوچەی زەرگێزەڵە لە سنووری سلێمانی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە چەندین پەهبادی ئینتیحاری کراونەتە ئامانج. بە پێیزانیاریەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا پێشمەرگەیەکی کۆمەڵی شۆڕشگێڕان بە ناوی ئومید وەیسی گیانی بەخت کردووە و هەروەها دوو کەسی دیکەش بەریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵێک لە شوێنەکانی نیشتەجێبوونی پێشمەرگەکانی حیزبی کۆمەڵی شۆڕشگەڕانی زەحمەتکێشانی کوردستان ئێران کراونەتە ئامانج و بەهۆی ئەم هێرشەوە پێشمەرگەیەک گیانی بەخت کردووە و دوو کەسی دیکەش بەریندار بوون. شایانی باسە کە ئەم هێرشانە لە کاتێکدا ڕوودەدات کە ڕێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچەکە و هەروەها هێرشە هەوایەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و ڕۆژ بە ڕۆژ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزتر دەبێت. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی مەهاباد و پیرانشار. بە پێی هەواڵەکان لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە شارەکانی مەهاباد و پیرانشار دەستبەسەر کراون. بە پێی زانیاریەکان ئەنوەر مەولودی خەڵکی مەهاباد ڕۆژی یەکشەممە 7 ڕەشەمە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. هەروەها ڕۆژی هەینی 15 ڕەشەمە ئاوات ڕۆستەمی خەڵکی مەهاباد بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسە کە سەرڕای بەدوەدا چوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. ئازادی کاتی سدیقی یوسفپور بەدانانی بارمتە لە زیندانی سەقز. ڕۆژی دووشەمە 18 ڕەشەمە 1404 هەتاوی سدیق یوسفپور ناسراو بە پیرە هەڵۆ زیندانی سیاسی پێشوو و ئەندامی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی لە زیندانی سەقز ئازاد کرا. بە پێی راپۆرتەکان ناوبراو ڕێکەوتی یەکی ڕێبەندانی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کرا. جێگای ئاماژەیە کە و هاوڵاتیە تا کاتی ئازادکردنی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەر بەخۆ و هەروەها پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. گواستنەوەی زیندانیانی سیاسی بۆ زیندانی ناوەندی سنە. بە پێی هەواڵەکان هاوکات لەگەڵ دەستپێکردنی بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان بۆ سەر شاری سنە ژمارەیەک لە زیندانیانی سیاسی لە گرتوخانەکانی داری ئیتلاعات بۆ زیندانی ناوەندی شاری سنە گواستراونەتەوە. بە پێی راپۆرتی گەیشت و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژێم لە شارەکانی کوردستان و ئێران کۆمەڵێکی زۆر لە زیندانیانی سیاسی ڕاگیرا و لە گرتوخانەکانی ئیتلاعات و ئیتلاعاتی سوپای پاسداران لەوانە گرتوخانەکانی شەهرانفەر ڕەوانەی زیندانی ناوەندی شاری سنە کراون. شایانی باسە کە بە وتەی سەرچاوە خۆجەیەکان تا ئێستا چەندین جار هێرش کراوەتە سەر گرتوخانە ئەمنیەکانی ڕژێم لە شاری سنە و ئەگەری هەیە سەرڕای کوژانی چەندین کەس لە هێزە ئەمنیەکان کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی گیانیان لەدەست دابێت یان بریندار بوون. درێژەی هێرشە هەوایەکان بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بە پێی راپۆرتەکان لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا چەندین ناوچە لە ئێران بوونەتە ئامانجی هێرشە ئاسمانیەکان و دەنگی تەقینەوە لە هەندێک شار بیستراوە. بە پێی دوایین هەواڵەکان ناوچەکانی ڕووبات کەریم و پەرەند لە شاری تاران، شاری کیش، فڕۆکەخانی شەهری کورد، ئیسفەهان و چەندین شار و ناوچەی دیکە لە ئێران بە توندی بەرهێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل کەوتون و تەنانەت زیانێکی زۆری مادی بە هاوڵاتیان گەیشتووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ چەندین کەسایەتی ناسراوی کۆماری ئیسلامی شەوی ڕابردوو کراونەتە ئامانجی هێرشەکان و زانیاریەکی دیکە لەم بارەیەوە لەبەردەستدانیە.
جێگیرکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ناوەندە مەدەنیەکان بە پێیاوەڵەکان لە ماوەی ڕۆژەی ڕابردوودا هێزە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە هەندێک ناوەندی مەدەنی و شوێنە گشتیەکان جێگیر کراون. بە پێی دوایین زانیاریەکان ژمارەیەکی زۆر لە کەرستە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری ورمێ ڕەوانەی ناوەندە مەدەنیەکان و هەروەها بیناکانی پەیوەندیدار بە شارەتداری کراون و هەروەها لە شارەکانی دیکە ئێران هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەندامانی سوپای پاسداران ڕەوانەی قوتابخانەکان و شوێنی ڕاگررتنی منداڵان کراون و ئەمەش مەترسیەکی جدی لەسەر گیانیان دروست دەکات. کوژانی 4 دیپلۆماتکاری کۆماری ئیسلامی لە لوبنان بە پێی هەواڵەکان لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەرناوەندەکانی حیزبوڵای لوبنان 4 دیپلۆماتکاری کۆماری ئیسلامی کوژراون. بە پێی دوایین زانیاریەکانەوە 4 کەسە بە ناوەکانی مەجید حەسەنی، عەلی ڕەزا بێئازار، حسێن ئەحمەدلو و ئەحمەد ڕەسووڵی بەهۆی هێرشەکانەوە کوژراون و ئەگەری هەیە ژمارەی کوژاوان زۆرتریش بێت. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی کوژرانیان یان زیانەکانی دیکە لەو هێرشەدا زانیارێکی دروست بڵاو نەکراوەتەوە. تێکشکاندنی موشک و پەهبادەکانی کۆماری ئیسلامی لەلایەن ئیماراتەوە. ڕۆژی سێشەمە 19 ڕەشەمە وەزارەتی بەرگری ئیماراتی یەکگرتووی عەرەبی ڕایگەیاند کە سیستەمی بەرگری ئاسمانی وڵاتە ڕوبەڕووی ژمارەیەک موشکی بالستیکی و پەهباتی بووەتەوە. بە پێڕاگەیاندراوەکە لە کۆی 9 موشکی بالستیکی 8 موشک تێکشکێنراون و یەکێکیان لەسەر دەریا کەوتوەتە خوارەوە. هەروەها لە کۆی 35 پەهباد 26یان پێشگەیشتن بە ئامانج تێکشکێنراون و 9 پەهبادیش لە ناو خاکی ئیمارەت کەوتونەتە خوارەوە. وەزارەتی بەرگری ئیمارەت ئاماژەی بۆ کردووە کە تا ئێستا 262 موشکی بالستیکی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەرەو ئیمارەت هاوێژاون کە 241یان تێکشکێنراوە و لە کۆی 1475 پەهباد 1385 پەهباد پێشگەیشتن بە ئامانجەکانیان تێکشکێنراون. بە پێم زانیاریانە ئەم هێرشانە تا ئێستا بوونەتە هۆی گیان لە دەستدانی 6 کەس لە شارومەندانی ئیمارات، پاکستان، نیپاڵ و بەنگلادیش. هێرش بۆ سەر گەشتێکی بازرگانی بەریتانیا لە گەروی هورمز. بە پێی دوایین راپۆرتەکان گەشتێکی بار هەڵگری بەریتانی لەلایەن هێزە دەریایەکانی کۆماری ئیسلامیەوە کراوەتە ئامانج و نەقم کراوە. بە وتەی دەستەی کارگێڕی بازرگانی دەریای بەریتانیا گەشتێکی بار هەڵگر لە گەروی هورمز ڕوبەڕووی هێرشێک بووەتەوە و بەهۆی پێکرانی بە موشکێکی نەناسرا و ئاگری گرتووە. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان قەبارەی زیانەکان هێشتا دیاری نەکراوە، بەڵام لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە بەردەوامە و هەموو ئەندامانی ناوگەشتیەکە سەلامەتن. شایانی باسە کە ئەم ڕووداوە لە کاتێکدا ڕوویداوە کە لە سەرەتای چڕبوونەوەی دۆخی سەربازی لە ناوچەکە سوپای پاسداران گەروی هورمزی داخست و ڕێگە بە زۆربەی گەشتی بازرگانیەکان نادات کە لەو ڕێڕەوە تێپەڕن. بە پێراپۆرتەکان لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا ژمارەیە گەشتی بازرگانی لەلایەن سوپای پاسدارانەوە کراونەتە ئامانج و زیانێکی زۆریان بەرکەوتووە. لەناوبردننی چەندین گەشتی ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا لە ئەنجامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی چەندین گەشتی جەنگیە و ڕژێمە لە ناوچوون. ڕۆژی چوارشەمە 20 ڕەشەمە فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند کە هێزەکانیان چەندین گەشتی جەنگی ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیمیان کردووەتە ئامانج و تێکشکێنراون. بە پێی راپۆرتە لە نێوان ئەو گەشتیانەدا 16 گەشتی تایبەت بە دانانی مین لە ژێر ئاودا لە گەروی هورمز لەناوبراون و هێزی دەریایی کۆماری ئیسلامی لە ناوچەکە بە ڕێژێکی بەرچاو لاواز بووە. لە ناوبردننی 3 بنکەی سەرەکی پیتاندنی ئۆرانیۆم بە پێی هەواڵی گەیشتوو ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە کە 3 دامەزراوەی سەرەکی پیتاندنی ئۆرانیۆم لە ئێران لە ئەنجامی ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا و هەڵپەیمانەکانی لەناوبراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ویتکۆف لە لێدوانێکدا بە کەناڵی فۆکس نیوز ئاماژەی بۆ کردووە کە دامەزراوە استراتیژیەکانی پیتاندنی ئۆرانیۆم لە ناوچەکانی نەتەنز، ئیسفەهان و فۆردۆ لە ناوخۆی ئێران بە تەواوی لەناوبراون. بە وتەی ناوبراو لە کاتێکدا کۆماری ئیسلامی پێداگری لەسەر مافی پیتاندنی ئۆرانیۆم دەکرد، واشنگتۆن دەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە بە مەبەستی پاراستنی ئاسایشی نێودەوڵەتی ئەمریکا مافێکی حاشا هەڵنەگری هەیە بۆ ڕێگریکردن لە پیتاندنی ئەتۆمی ئێران. ویتکۆف هەروەها ئاماژەی بۆ کردووە کە تاران خاوەنی نزیکەی 460 کیلۆگرام ئۆرانیۆمی پێتێنراو بە ڕێژەی لە 60 بووە کە تەنیا پێویستی بە ماوەیەکی کورد هەبووە بۆ گەیشتن بە چەکی ئەتۆمی.
بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێرەداچینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم جارش کات و ساتێکی باش بۆ هەمولایەکان.